گەڕای سڵاوێکی دووبارە بینەرانی عزیز و خۆشەویست لەم بەشەدا ڕاگەیاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشی ئێران ڕاهی کاریگەر پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی کۆمەڵانی خەڵکی ئێران بە هەموو تواناوە پشتیوانی لە ژنانی بوێر و ئازادپۆش و لاوە قارەمانەکانیان دەکەن. هەواڵی سزای لە سێدارەدانی توماس ساڵحی ڕۆڵەی ئازا و بوێری ئێران و ڕاپەری بەناوبانگ شەپۆلێکی لە تووڕەیی و نەفرەتی لە ئێران و جیهاندا لێکەوتوێتەوە. ئەم هەواڵە سامناکە دوای بڵاوبوونەوەی هەواڵی تێرۆری بیۆلۆژیکی تەرانە عەلی دووستی و مستەفا ئالی ئەحمەد سینەماکارانی ناسراو لەلایەن بازجویانی ڕژیمی ئیسلامیەوە لە زیندان بۆ دووهەمین جار کۆمەڵگەی بوێری هونەری ئێران و کۆمەڵانی خەڵکی وشیاری وڵاتی تووشی شۆک کرد. شەپۆلی هاوپشتی هونەرمەندانی جەماوەری لەگەڵ ئەو هونەرمەندە ناودارانە و شەپۆلێکی ناڕزایەتی جەماوەری کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕەنگدانەوەی هەبوو و هەروەها کاردانەوەی خەڵک لە شوێنە جیاجیاکان بووە هۆی ئەوەی کە ناوەندی ڕاگەاندنی دەسەڵاتی دادوەری ڕاگەاندنێک بڵاو بکاتەوە و تێیدا ڕای بگەێنێت کە ئەم بڕیارە سەرەتاییە و دەتوانرێت لە دادگای باڵا تانەی لێ بدرێت. لە ئەگەری تانە لێدان لەلایەن تۆمەتبار و پارێزەرەکەی و هەروەها لە ئەگەری پشتڕاستبوونەوەی سزای لە سێدارەدان لە دادگای باڵای وڵات پرسی کەمکردنەوەی سزاکە لە کۆمیسیۆنی لێخۆشبوون و لێبوردوندا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. ئەم کردەوە جنایەتکارانەی دەستگای سەرکوتی ڕژیمی ئیسلامی هاوکات لەگەڵ شەپۆلی بەربڵاوی سەرکوتی ژنانی ئازادپۆش لەژێر ناوی تەرحی سەرتاسەری نور بە بەشداری هێزی ئینتیزامی سپای پاسداران شۆڕای ئەمنیەتی وڵات ستادی ئەمر بە مەعروف و نەهی لە مونکر ستادی حجاب و عیفاف مەئمورانی کۆنترۆلی حجاب لیباس شەخسیەکان و شەخسی وەزیری ناوخۆ بە فەرمانی ڕاستەوخۆی عەلی خامنەیی ڕێبەری ڕژیم بەڕێوە دەچێت و بە مانای پەرەسەندنی شەڕی دەسەڵاتە لەگەڵ جەماوەر. لە چوارچێوەی ئەم شەڕە سەرتاسەریەی ڕژیم لەگەڵ خەڵک لە شەقام و کۆڵانەکاندا شایەتی شەپۆلێک گوشاری فاشیستی و دەستگیرکردنی بنەماڵەی دادخوازان، چالاکانی سنفی مامۆستایان، بانکێشکردن و دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و خوێندکاران و بەرگریکارانی مافەکانی ژنان و نەتەوەکان و هەروەها دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان بۆ بەندکراوەکانیشن. چاوخشانێک بە کۆی گشتی کردەوە سەرکوتگەریەکانی دەسەڵاتی ئیسلامی لە دژی خەڵک ئەم خاڵە جەوهەریە پتر ڕوون دەکاتەوە کە چڕبوونەوەی سەرکوت لە کۆماری ئیسلامیدا بڕیاری سەرەکی بەرپرسانی نظامی ئیسلامیە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەماوەری خەڵکی ئێرانێک کە خەریکە ئاخێزێکی شۆڕشگێڕانەی بەرین و پڕجۆش و خۆش ئەزمون دەکات. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینان نەک هەر بۆتە هۆی پێک هاتنی شۆڕشێکی فەرهەنگی لە وڵاتدا بەڵکو بە پەرەسەندنی بزوتنەوەی ژنانی ئازادپۆش و هاو ئاراستەبوون لەگەڵ بزوتنەوەی داواکاری تەوەر و بزوتنەوەی نان و یەکسانی بناغەکانی فاشیزمی ئاینی و سیستمی سەرمایەی خستۆتە لەرزە. لەسەر ئەم بنەمایە کە دەسەڵاتدارانی ئیسلامی گەیشتوونەتە ئەو بڕوای کە ئەگەر لە بەرامبەر ئەم ئاخێزە شۆڕشگێڕانەیەدا هەنگاوێک پاشەکشە بکەن ئیمپراتوریە سەدە ناوڕاستیەکەیان بە هێزی یەکگرتوویی جەماوەر هەڵدەوەشێتەوە. ئەوان زۆر باش تێگەیشتون کە بزوتنەوەی خوازیاری جلوبەرگی دڵخواز بزوتنەوەیەکە کە تەواوەتی کۆماری ئیسلامی کردووەتە ئامانج. ئێستا ئیتر پۆشینی جلوبەرگی ئازاد ڕۆچوەتە ناو قوڵایی کۆمەلگاوە و ژنان بوونەتە گەورەترین هێز لە پێناو ڕووخاندنی دەسەڵاتی ئیسلامیدا. ئامانجەکانی شەڕی بێبەزایانەی دەسەڵات لەگەڵ ژنان و بە تایبەت ژنانی ئازادپۆش لە پەنای هەڵسوراوانی بزوتنەوەی ڕوو لە گەشەی خەبات لە پێناو نان و ئازادی و سەرجەم داکۆکی کارە ناسراوەکانی ئەم بزوتنەوە شۆڕشگێڕانەیە لەسەر ئەم بنەمایە ڕوونتر دەردەکەوێت. بێهۆ نییە کە دەسەڵاتی فاشیزمی ئاینی بە لێدان لە تەپڵی شەڕێکی سنووردار لەگەڵ ئیسرائیل و گەورەکردنەوەی ململانیەکانی نێوان ڕژیمی ئاپارتایدی ئیسلامی و ڕژیمی ئاپارتایدی ئیسرائیل هەوڵ دەدات لەلایەکەوە هێزە لایەنگرەکانی خۆی یەکگرتووتر ڕابگرێت و لەلایەکی تریشەوە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی ئێران وەک بزوتنەوەیەکی سەر بە هێزە دەرەکیەکان
لە قەڵم بدات. ئێمە وەک داکۆکیکارانی ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان و دموکراسی گشتگیر و لە خوارەوە و هەروەها دژبەرانی لێبڕا و سەرسەختی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، دەرکردنی هەر جۆرە حکمێکی لە سێدارەدان لەوانە بۆ چالاکانی مەدەنی و هونەرمەندانی ناسرا و جەماوەری وەک توماج ساڵحی و تێرۆری بیۆلۆژیکی تەرانە عەلی دوستی و مستەفا ئالی ئەحمەد بە توندی ئیدانە دەکەین. ئێمە لەو باوەڕداین کە پەرەسەندنی شەپۆلی ناڕزایەتیەکان بەرامبەر بەم کردەوە دژە ئینسانی و فاشیستیانە و هەروەها پەرەسەندنی خەبات و خۆڕاگری ژنانی ئازادپۆش و پشتیوانی بەرفراوانتری کۆمەڵانی خەڵک لەو بزوتنەوانە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ زیاتر زەمینگیر دەکات. ئێمە داوا لە هەموو هێزەکان ڕێکخراوەکان ڕەوتە چەپ و دموکراتیکەکان و هەروەها داکۆکیکارانی مافەکانی مرۆڤ دەکەین کە بە هەموو توانایی و ئیمکاناتی خۆیانەوە بیر و ڕای گشتی خەڵکی جیهان کە ئەم ڕۆژانە زیاتر تەرکیزەکان لەسەر جنایەتەکانی ئەرتەشی ئیسرائیل لە غەزەن سەبارەت بە جنایەتەکانی ڕژیم ئیسلامیش ئاگادار بکەنەوە و پەیوەندی سروشتی نێوان ئەم دوو ڕژیمە ئاپارتایدا هەرچی زیاتر بەرجەستە بکەنەوە بۆ ئەوەی نەکەونە داوی ئەمیان ئەوی تریانەوە. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی دموکراسی و سۆسیالیزم. حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر پێنجشەممە 6 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 25 ئاڤریلی 2024 ساینی.